گردبوونەوە و بایکۆت و خۆپیشاندان لە دژی بەردەوامی سیستەمی پاشەکەوت و دواکەوتنی موچە لە بەشێک لە شار و شارچکەکان بەردەوامیان هەیە. فەرمانبەرانی 22 کۆلێژی سەرباز زانکۆی سلێمانی کە ژمارەیان نزیکەی 4000 فەرمانبەرە بۆ ناڕەزایەتی دژی پاشەکەوت و دواکەوتنی موچە گردبوونەوە و لە هەمان کاتدا پاڵپشتی خۆیان بۆ مامۆستانی زانکۆی سلێمانی ڕاگەیاند کە لە ڕۆژانی ڕابردوو بایکۆتی دەوامیان کرد. داوا لە بەرپرسانەکەم هەموو یانی ئەمە شخصێک و لایەنێک نییە بەتەنیا هەموو لایەنەکان بەرپرسن لەم بارودۆخە پێیان ئەڵێنەوە دەرگای زانکۆ داخرێ ئەوە خوێندنگاکان داخران ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەم شارە. هەر لە سلێمانی بەشێک لە فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی بانکی خانوبەرە 1 و 2 لە دژی پاشەکەوتی موچە و دواکەوتنی گردبوونەوەیکی ناڕەزاییان ئەنجامدا و دواتر فەرمانبەرەکان ڕۆشتنەوە ماڵەوە. لە هەمان کاتدا فەرمانبەرانی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانیش بایکۆتی دەوامیان کرد و لە گردبوونەوەیکی ناڕەزاییدا ڕایان گەیاند تا جێبەجێکردنی داواکانیان ناگەڕێنەوە سەر کارەکانیان. ئەوە لە کاتێکدایە لە ڕۆژانی ڕابردوو سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی پشتگیری خۆی بۆ ناڕەزایەتی فەرمانبەران ڕاگەیاند. شخصێکم لەبێ 16 ساڵ خزمەت 80,000 مێ لە سا پەنجام لێ بڕێز حتا داواکاریەکەمان جێبەجێ نەکرد ناینەوە بەردەوام. بەڕاستی 25 ساڵە ئێمە گوێ لە نان و درۆ خۆین 25 ساڵە وعدمان پێ درۆ دەلەسە. وەڵڵاهی سەدام حوسێن بە ئەزاڵم بوو ئەی کوشتی یەک جا بوو نەجاتە بوو بەس ئەمان هەموو ڕژ ئەمان کوژن زیینومانەکەنەوە بۆی مردن زۆر خۆشتر لە مەسەی کەیسە دیایە ئەنی ئەگە بگەر مەزەمان دیایە وەڵڵاهی پارەی کرێپاس بینی بێ بۆ دائیدا. لە گەرمیانیش فەرمانبەرانی شارەوانی و چەند بەشێکی دادگای بەرایی کەلار مانگرتنیان ڕاگەیاند و داوا دەکەن موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت و سیستەمی پاشەکەوتی موچەش نەمێنێت. هەروەها بەشێک لە کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان لە بەردەم بینەی قایمقامێتی کەلار دژی دواکەوتنی موچەکانیان گرد بوونەوە بەو پێی تا ئێستا موچەی مانگی 6یان وەرنەگرتووە. تەنها سادەترین ماف کە ئەمڕۆ هیمایە بۆ ناتەبیعیەت و ناعەدالەتی ئەم حکومەتە کە سادەترین ماف موچەکانمانە حکومەتی هەرێم ئامادە نییە بە 2 مانگ موچەکانمان بدا بەڕاستی بۆیە ئەمە گەورەترین داخوازی ئێمە بوو ئەمڕۆ. نزیکەی مانگێکە خۆپیشاندان و بایکۆتی دەوام لەلایەن مامۆستایان و بەشێک لە فەرمانبەران دەستی پێکردوێتەوە و داوا دەکەن سیستەمی پاشەکەوتی موچە لا ببرێت و موچە لە وادەی خۆیدا دابەش بکرێت. دیار جەمال NRT سلێمانی.